خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک دانەڵد ترامپ پێشتر خواستی خۆی ڕاشکاوانە ڕاگەیان سەبارەت بە کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا. ئەڵبەت ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەر بوو بۆ تورکیا کە هەمیشە ناڕزایی و نیگەرانی خۆی دەربڕیوە لەسەر پشتیوانی ئەمریکا بۆ هێزەکانی سووریای دیموکرات کە یەکینەکانی پاراستنی گەل بەشی سەرەکی ئەو هێزەی سووریایە. بەڵام پێدەچێت داواکان بۆ مانەوە لە سووریادا بخرێنە ڕوو بە تایبەتیش پاش سەردانی گەورە سیناتۆرێکی ئەمریکا بۆ شاری منبج. سەردانێکی زۆر باش بوو، خوانێکی خۆشی نیۆڕۆما خوارد. بە سەرۆک ترامپ دەڵێم کە گرنگە لێرە لە منبج بمێنینەوە بۆ یارمەتیدانتان. ئێوە دۆستی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکان. ئەگەر ئێمە ئەم ناوچەیە جێبهێڵین ئەوە گرفت و سەختی دروست دەبێت کە گەڕامەوە چیرۆکەکانی هاوکارانم لێرە لە منبج باس دەکەم. منبج وەکو جێگایەکە بۆ هیوا لە ناوچەکەدا. ئەم ناوچەیە کە لە هەموو شتێک زیاتر پێویستی بە هیوایە. واشنگتن و ئەنکەرە بەر لە هەڵبژاردنەکەی مانگی ڕابردووی تورکیا گەیشتنە ڕێکەوتنێک وەک دەگوترێت ئاڵۆزی پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیای تا ئەندازەیەک هێور کردوێتەوە. بەپێی ئەو ڕێکەوتنە ئەو هێزە کوردیانەی سووریا کە ئەمریکا پشتیوانیان دەکات و تورکیا بە تێرۆریست ناودێریان دەکا پێویستە لە منبج بکشێنەوە. تورکیا نزیکەی 2 هەفتە بەر لە گەیشتن بە ڕێکەوتن لەگە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا قسەی لەسەر ئەو ڕێکەوتنە دەکرد، واتە بەر لە ڕاگەیاندنی فەرمیانی ڕێکەوتنەکە و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش نکۆڵی لێ دەکرد. ئەمەش ینی ئەنکارە و واشنگتۆن پێکەوە ئەمایان کردووە و تەنانەت لەسەر ڕۆژی ڕاگەیاندنی ڕێکەوتنەکەش ڕێکەوتبوون کە 10 ڕۆژ پێش هەڵبژاردنەکانی تورکیا بوو. ئەمەش تەنها بۆ ئەوەی کاریگەری ئەرێنی بخاتە سەر هەڵبژاردنەکان بۆ بەرژەوەندی ئەردۆغان. چاوی واشنگتن بۆ باسکردنی استراتیژەتی ئەمریکا لە سووریادا و هەروەهاش سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر بە کورد لەو وڵاتەدا میوانداری دان وەڵکۆفسکی شیکەرەوەی کاروباری سووریا دەکات. دان سەرەتا زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت بە یەکەم پرسیاریش لێەوە دەست پێ بکەین بەڕای تۆ. سەرۆک ترامپ ئەو داوایەی سیناتۆر گراهام بە هێند وەرەگرێ؟ بەڵێ ئەوە دەکەوێتە سەر ژمارەیەک شت. ئێستا لەم بەڕێوەبرایەتیەدا ڕوانینی جیاواز هەن و دەکرێت بڵێم 2 ئاراستە هەن. پێم وایە سیناتۆر گراهام و گەورە کاربەدەستانی تریش لەم بەڕێوەبرایەتیەدا پشتیوانی دەکەن لەمانەوەی هێزە سەربازەکانی ئەمریکا بۆ ماوەیەکی درێژخان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا لەبەر ژمارەیەک هۆکار وەک ڕێگەیەک بۆ بەرەنگاربوونی کاریگەریەکانی ئێران وەک ڕێگەیەک بۆ دڵنیابوون لەوەی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی جارێکی تر ناگەڕێنەوە پاشە و شکستەی بەسەریان داهات. ئەمە بێ لەوەی زۆرێک لە کارمەندانی لەشکری هەستێکی تایبەتیانەی هاوسۆزیان هەیە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا بۆ ئەو هەم ئاهەنگیەی هەبووە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا و ئازایەتی و هێزانە لە شەڕی دژی داعشدا. وەلی لایەکی ترەوە پێم وایە سەرۆک ترامپ هەر لەو کاتەوەی کاندید بوو پاش ئەوەش کە چووە کۆشکی سپیەوە بەردەوام وتوێتی خواستی کشانەوەی هەیە لە سووریا هەر بۆیە لەوانەیە ئەم دوو جۆر ڕوانینەی ناو بەڕێوەبرایەتی بگەنە خاڵێکی هاوبەش و هەندێک لە بەردانەواندن بۆ یەکتری بکەن لەسەر ئەم ئەگەر و نەگەرە. ئێستاش پێم وایە پێویستە چاوەڕوان بین و بزانین سیناتۆر گراهام چەندێک سەرکەوتوو دەبێت لەوەی قەناعەت بە سەرۆک ترامپ کار لە سووریا بمێنێتەوە. هەر چۆنێک بێ ئەگەر هات و سەرۆک ترامپ بڕیاریشیدا لە سووریا بکشێتەوە ئەوە بژارەی تر هەند بۆ درێژەپێدانی بوونی ئەمریکا یان ڕۆڵی ئەمریکا لە سووریادا. بژارەی تر وەکو چی؟ بەڵێ دەمێکا وتوێش هەند لەسەر پێکێنانی هێزێکی هاوبەشی عەرەبی تا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بنرێت. نازانم ئەم بیرۆکەیە چەندێک واقعیە، بەڵام جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی سەرۆک ترامپ پشتیوانکارێکی گەورەی ئەم بیرۆکەیەیە. بەڕاستی نازانم ئەم بیرۆکەیە چەندێک واقعیە، چونکە گومان هەیە لەسەر ئەو وڵاتانە کە بتوانن کارێکی لەو شێوەیە بکەن. عەرەبستانی سعودی و ملنشینە یەکگرتووەکانی عەرەب لە قەیرانی خۆیاندان لە یەمەن یان وڵاتی میسر لە سینە. بەڵام دەشێت ئەوە شتێکی بیرراو بێت لە ڕووی دابینکردنی دارایی زیاترەوە. وڵاتانی کەندا و لە ئێستادا پەیمانی دابینکردنی دارایی زیاتریان داوە بۆ باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە لەوانەیە بەشێکی زۆری ئەو پارەیە بێت بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا.
ئەمە بێلەوەی دەشێت وڵاتانی تری وەکو بەریتانیا و فەرەنسا و بەلژیکا ژمارەی ئەو سەربازانەی لەسەر زەوی هەیەن لەوێ زیاتری بکەن. ئەگەر ئەم دوو شتە ببن ئەوە دەشێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەندێک لە سەربازەکانی خۆی بکشێنێتەوە و بەشێکی ئەو سەربازانش لە سووریا ببێننەوە. ئەوجا سەرۆک ترامپیش دەتوانێت ڕای بگەێنێت لەسەر چ بنچینەیەک بووە بە تایبەتی پێش هەڵبژاردنەکانی مێتێرمی کۆنگرێس و بڵێت هەردووکیمان کرد شکست بە داعش هێنرا و لە سووریاش کشاینەوە و هەندێک لە لەشکرەکەمان لەوێ دەهێڵینەوە بۆ پێکانی ئامانجەکانی ترمان. بەڵام دان لێرەدا شتێک هەیە با بڵین ئامادەیی نییە ئەوەی کە پێی دەگوترێت استراتیژێتی ئەمریکا بۆ دۆسەی سووریا. بە وەکو بیرهێنانەوەیەک باز لەوە بکەین لەسەر وەختی بەڕێبەرایەتیەکەی براک ئۆبامادا کۆماریەکان هەمیشە گلەیی و گازندەیان لە بەڕێبەرایەتی ئەو کاتەی ئۆباما ئەوە بوو کە استراتیژێتێکی دیاریکراوی نییە بۆ سووریا. ئێستا کە کۆشکی سپی بەدەست کۆماریەکانەوەیە کۆماریەکان زۆرینەن لە کۆنگرێزدا ئەکرێ پێم بڵێ استراتیژێتی ئەمریکا بۆ سووریا چییە؟ هەر کشانەوە دەبێت بە استراتیژێت؟ بەڵێ بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر باشە. هەروەک پێشتریش باسم کرد جیاوازی هەیە لە ڕوانینی سەرۆک ترامپ بۆ ئەو استراتیژیەتە و هەروەها دید و بۆچوونی گشتیانەی کۆماریەکان لەسەر هەمان استراتیژی. بێگومان ئەو جیاوازیەش هەیە لە لای ئەو کەسایەتیانەی بەم دواییانە برانە ناو بەڕێوەبەرایەتیەکەی ترامپەوە وەک مایک پامپۆ هەروەها جۆن بۆڵتن. لە نێو لەشکریشدا ئەمە هەیە وەک ماتس وەزیری بەرگری و جۆسێف فۆتێل سەرکردەی سەرکردایەتی ناوەندی هێزە لەشکریەکان. پێم وایە ئەو هەموو گەورە کار بەدەستانە دەیانوێت بۆ مەودایەکی درێژخایەن هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا بمێننەوە لەبەر چەند هۆکارێک وەک بەرەنگابوونەوەی کاریگەریەکانی ئێران و بە هەمان شێوە دانانی چاودێری لەسەر کاریگەریەکانی رووسیاش و هەروەها ڕێگەگرتن لەسەر لە نێو سەرهەڵدانەوەی داعش. و پێشم وایە ئەم ئاراستەیە و سیاسەتی ئەو کەسایەتیانە زۆر ڕوون و ئاشکرایە. بەڵام سەرۆک ترامپ لە ئێستا و ئەو کاتەش کە کاندید بوو بۆ پۆستی سەرۆکایەتی ئاماژە دەکات بەوەی چاوەڕوانە وڵاتانی تریش بەشێکی ئەم بارەی باکووری ڕۆژهاتی سووریا لە ئەستۆ بگرن و بە تایبەتیش وڵاتانی کەندا و سەرۆک ترامپ باسی لە کشانەوەش کردووە لە سووریا. لەبەر ئەوە جۆرێک لەوە چەرخاندن یان گۆڕان لە بەرژەوەندی دەبینیت لە نێوان گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی و سەرۆک ترامپدا. ئیتریان ئەوە تا قەنەعەت بە سەرۆک ترامپ دەکرێت یانیش ئەوە تا ئەم دوو بەرەیە دەگەنە ڕێکەوتنێک لەسەر کشانەوەی بەشێک لە هێزە سەربازەکانمان و هێشتنەوەی بەشەکەی تری. بەمەش پەیمانەکەی سەرۆک ترامپ بەجێ دەگەیەنرێت بۆ کشانەوەی سەربازەکانمان بۆ ناو ئەمریکا و پێکانی ئامانجەکانی تری وەکو بەرەنگاربوونەوەی ئێران لەڕێ ئەو هێزانی لەوێ دەمێنەوە. هەر کشانەوەیکی ئەمریکا بەڕای تۆ ڕۆڵی رووسیا زیاتر ناکات لە سووریادا زەمینەیەک بۆ ڕووسەکان و هەروە بۆ هاوپەیمانەکانی تری رووسیاش لەو ناوچەی جیهاندا زیاتر نابن و ڕۆڵی ئەمریکا کەمتر ناکاتەوە؟ بەڵێ بڕوان وایە هەر بۆیەشە پێم وایە ئەوە گرنگە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە باکووری ڕۆژهاتی سووریا بمێنێتەوە. هەر هیچ نەبێت تا ئەو کاتی ڕێکەوتنی درێژخایەنی ئاشتی دێتە ئاراوە لە نێوان دیمەشق و بەڕێوەبەرایەتی خۆجێیی لە باکووری ڕۆژهاتی سووریا. ئەلبەت بە ڕەزامەندی رووسیا و تورکیا و هەروەها کۆماری ئیسلامی ئێرانیش. دەزانی ئەمە ژێشێکە لە هۆکارە سەرچیەکانی ئەوەی زۆرێک لە گەورە کاربەدەستانی ئەمریکا سەردانی باکووری ڕۆژهاتی سووریا دەکەن یان جەخت دەکەنەوە لەمانەوەی هێزە سەربازەکانی ئەمریکا لە سووریا تا ئەو کاتی ڕێکەوتنی ئاشتی دێتە ئاراوە. ڕێک و ڕەوانیش بۆ هێشتنەوەی ئەو باڵات دەستیەیە و بۆ بەردەوامی فشارە و نیشاندانی ئەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشوەخت ناکشێتەوە. دان وەکو چاودێرێکی کاروباری سووریا ئەگەر ئەمریکا بکشێتەوە مەترسیەکانی چییە بۆ سەر ئەو ناوچەی و بە تایبەتیش بۆ سەر گەلانی سووریا لەو وڵاتەدا کە شەرتیایدا بەردەوامەوە هێشتاش نازانرێ ینی ئەو شەڕە چەندی تر دەخایەنێت؟ بەڵێ دەزانیت ئەمە دەکەوێتە سەر چۆنیەتی کشانەوەکە و کاتی کشانەوەکەش. پێم وایە ئەگەر ئەو کشانەوەی بکەوێتە پاش کۆتایی هاتنی ڕێکەوتنیەکی تۆکمەی ئاشتی لە نێوان دیمەشق و بەڕێوەبەرایەتی خۆجێیی لە باکووری ڕۆژهاتی سووریا ئەوە ئیتر مەرج نییە کاریگەری نەرێنی هەبێت یان کێشەی لابەلاو بێنێتە ئاراوە. بەڵام ئەگەر بێت و کشانەوەکە پێشوەخت بکرێت واتە بەر لەو ڕێکەوتنەی ئاشتی ئەوە پێم وایە مەترسیە سەرەکیەکە لەسەر خوری هێزەکانی سووریای دیموکرات دەبێت چونکە ئەم هێزانی سووریای دیموکرات بریتیە لە
تێکەڵەیەکی لایەنە کوردیەکان و لایەنە عەرەبیەکانن کە پێکەوە شەڕی دژی داعش دەکەن بە تایبەتی کە زۆرێک لە لایەنە عەرەبەکان بوونیان هەیە لە ناو هەسەدەدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەسەدە لایەنی سەرکەوتووە بەهێزترین لایەنیشە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا هەروەها چونکە لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشەوە پشتیوانی دەکرێت هیچ ئایدۆلۆژیەتێکی ئاوەها فرێلایەنیش نییە ئەم هەموو لایەنە پێکەوە بەستێتەوە دڵنیام لەوەی هەندێک لەو لایەنە عەرەبیانەی شەڕی دژی هەسەدە دەکەن بەهۆی بڕوای ئایدۆلۆژی و ئەرک و ئەو شتانەوەیە بەڵام بەشداری زۆرێک لە لایەنە عەرەبەکان بە لایەنە گەورەکانیشەوە وەک هێزی شۆڕژگێری ڕاقا هەر بۆیەشە بەشداری دەکەن چونکە تەنها شتێکە بتوان بیکەن و بەشداریەکەشیان لە بەرژەوەندیانە جا ئەگەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێشوەخت لە سووریا کشایەوە وەک باسم کرد پشتیوانی ئەمریکایەکی کە لە هۆکارەکانی بەشداری عەرەبەکان لە هێزەکانی سووریای دیموکراتدا ئەوە لە خراپترین سیناریۆدا شەڕ لە ناو پێکاتەکانی هەسەدەدا دێتە ئاراوە دەشێت تورکیا ببینیت هەوڵی خراپترکردنی ئەو شەڕە ناوخۆیە دەدات یانیش کردە لەشکریەکانی خۆی بۆ سەر ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خۆجێی زیاتر دەکات یان ڕژەمی سووریا لەگەڵ ئێرانی هاوپەیمانیدا لەوانەیە هەوڵی پەڕینەوە بدات لە ڕووباری فوراتەوە و کۆنتترۆلی کێڵگەنەوتیەکانی دێرلزوو بکاتەوە یانیش لەوانەیە هێرش بکاتە سەر هەرێمی حەسەکە بەڕاستی پێت بڵێم ئەگەر ئەمریکا پێش وەخت بکشێتەوە نیشانەیەکی ئەجگار گەورەی پرسیار دروست دەبێت مەرجش نییە ئاوەها بێت نا مەرج نییە بەو شێوەیە بێت بەڵام لەوانەشە دان هەڵبەتە لەگەڵ هەموو باسکردنیەکی دۆسەی سووریادا ناتوانین ڕۆڵی وڵاتانی دەوروبەری سووریا و وڵاتانی ناوچەکەش بەهێند وەرنەگرین تورکیا جەخت دەکاتەوە لەوەی دەست کراوە بە جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ئەمریکادا مۆر کراوە Şu anda Münbiş'ten ne dedik? Münbiş'ten terör örgütleri çıkacak. دەستە و تاقمە جودای خوازە تیرۆریستیەکان شوێنەکانی خۆیان لە سنووری منبت جێهێشتووە و سەربازەکانی ئێمە چاودێری چواردەوری شارۆچکەکە دەکەن بەڵام چاودێر و شیکەرەوەی سیاسی بە گومانەوە لە تەواوی هەڵوێستەکانی تورکیا دەڕوانن لە سووریادا و جەخت دەکەنەوە لەوەی جموجۆڵەکانی ئانکەرە لە سووریادا پەیوەندی نییە بە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە. تورکیا ئەندامی هاوپەیمانەتی نێونەتەوەیە بۆ شەڕی دژی داعش بەڵام بە پاساوی نابەجێ چۆتە ناو سووریا و دەڵێت دەچێتە جەرابلوس بۆ هێرشکردنە سەر داعش لە ڕاستیدا پێشوەخت ڕێکەوتن لە نێوان تورکیا و داعشدا هەبووە و تورکیا داعشی ڕزگار کرد لە بەرامبەر پێشەڕەوی یەکینەکانی پاراستنی گەل واتە جەنگاوەرە کوردەکانی سووریا ڕاستیەکەی ئەوەیە تورکیا بەردەوام زیاتر بەرەو باشوور دەڕۆیشت ئەمەش لە دەرەوەی هەموو گومانەکانەوە پشتڕاستکردنەوە بووە کە ئامانجی تورکیا تەنها کوردی سووریا و پەیەدەیە و مەبەستەکەشی بن کۆڵکردنی ڕۆژئاوایە و ڕێگریکردنیش لەوەی ناوچەی تر بچنە سەر ئەو هەرێمەی بوونی هەیە کە دەشێت ببێتە بنەمایەک بۆ هەرێمێکی خودموختاری یان سربەخۆی کوردستانی سووریای هاوسەی تورکیا. Some kind of an autonomous or independent Syrian Kurdistan. نەهەرەوەندا بەڵکو ئەو هەڵوێست و جوموجۆڵانەی تورکیا لەو ناوچەی جیهاندا دەیکان نیگەرانیشی هێناوەتە ئاراوە سەبارەت بە پارێزراوی بەرژەوەندیەکانی ئەمریکا و تەنانەت ئایندەی هاوپەیمانەتی ناتۆ کە تورکیا ئەندامە تیایدا. تورکیا لەم نمونەیەدا خۆی نەسەلماندووە کە هاوپەیمانێکی چاوەڕوانکراو یان متمانە پێکراو بێت بەڕاستیش لە ساڵی 2013ەوە تا ئێستا ئەمە جێی سەرسوڕمان نییە تورکیا دژی بەرژەوەندەکانی ئەمریکا کاری کردووە لە ڕێی دابینکردنی پشتیوانی لۆژیکی و سەربازی و دارایی بۆ جیهادەکان بە ئەندازەیەک ئەگەر ئەمڕۆ هاوپەیمانەتی ناتۆ پێک بهێنرایە بەهۆی ئەوەی تورکیا ئیسلامیە و دژی ئەمریکایە و چالاکانە کار لەگەڵ ڕادیکاڵە توندڕەوەکاندا دەکات ئەوە زۆر بە سادەیی وەک ئەندامێک بانگێژ نەدەکرا داگیرکردنەکانی ئەم دواییەی تورکیا بۆ سووریا ڕێک ئەم ڕاستیانە دەسەلمێنێت. دان گوێمان لە سەرۆکی تورکیا بۆەوە گوێمان لە دەیڤێت فلیپسیش بوو کە چۆن باسی ئەو ڕەوشە دەکا بن پرسیارەکەم لە تۆ ئەوەیە ئەو ڕێکەوتنەی کە ئەمریکا لەگەڵ تورکیادا کردوێتی بە تایبەتی لەسەر بوونی هێزەکانی ئەمریکا لە شاری منبەج لە بەرژەوەندی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە خزمەت بە ئەمریکا دەکایان نا.
بەڵێ پێم وایە لە بەرژەوەندی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە لە ڕوانگەی دەستپێکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ تووشیادا بەو ئەندازەی دەتوانین لە پەیوەندی بەو کێشانی لە چەند ساڵی ڕابردوودا هاتنە ئاراوە پێم وایە ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی چی لە شاری منبج ڕوو دەدات چونکە ئەو نەخشە ڕێگایی ڕاگەیەنداوە تا ئەندازەیەک لە ڕووی ناوەرۆکەکەیەوە تەمومژاویە ئەوەندە دەزانین وەک دەگوترێت بەپێ ئەو نەخشە ڕێگایەت چاودێری هاوبەش لە منبج دەکرێت و تا ئێستاش ئەوەی زانراوە لەشکری تورکیا لەو بەر ڕووبارەکەوەیە لە ناو سنووری خۆیدا لە کاتێکدا هێزەکانی ئەمریکاش لەم بەر ڕووبارەکەون هەروەها ئەنجومەنی لەشکری منبجیش دەڵێ ڕێگە بەبوونی سەربازەکانی تورکیا نادەن لە ناو شارەکەدا هەر بۆیە چۆنێتی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە لەسەر زەوی جۆرێک لە نیشانەی پرسیاری لەسرە لە ئێستادا بەڵام پێم وایە ئەو هەنگاوانەی ئەمریکا و تورکیا گرتویانتە بەر بە ئاراستی هاوکاریکردندا پاش ئەو زنجیرە پشێوی و ئاڵۆزی لە پەیوەندەکانی نێوان ئەمریکا و تورکیادا هەبوون دەشێت ببێتە ڕێگە خۆشکەرێک بۆ هەندێک لە ڕێخستنی نێوانیان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا واتە ئایندەی ئەو ناوچەیە کە لەوانەیە لە بەرژەوەندی هەردوو لایەن بێت ئەمریکا و تورکیا و لە کۆتاییشدا لە بەرژەوەندی کوردی سووریاش بێت. چۆن نەتوانرێ ئەو ئایندەیە دیار بکرێ لە کاتێکات تورکیا بەهێزی سەربازیەوە هاتووە ناو شاری ئەفرینی داگیر کردووە وا ناوچەکانی دەوروبەریشی ئێستا بۆ مەسەلەی منبج و بۆ جەرابلسیش چ متمانەیەک هەیە کە تورکیا ئەو ئۆپەراسیۆنە لەشکریانی خۆی زیاتر نەکا تا هەر هیچ نەبێ سەقامگیری لەو ناوچانەدا هەبن. جا بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە بۆ ئێستا متمانە و دڵنیاییەکە بوونی هێزە سەربازەکانی ئەمریکایە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا و تەنانەت لە منبجی ئەمە تا ئەندازەیەک جموجۆڵی تورکیا لەو ناوچەیە کۆت دەکات بەڵام بۆ ئایندا چۆن دەبێت بەڕاستی تۆ خاڵێکی زۆر گرنگی و ڕژان بۆ ئایندا هەر ڕێکەوتنێک بێتە ئاراوە لە نێوان بەڕێوەبەرایەتی خۆجێی حکوومەتی سووریادا و هەروەها لایەنەکانی تری قەیرانی سووریا ئەوە ئەو ڕێکەوتنە پێویستە دڵنیایی دانەکانی حکوومەتی تورکیای تێدا دێت سەبارەت بەوەی هیچ هێرشێک ناکاتە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و داگیریان ناکات یەکێکیش لە ڕێگەکان بۆ دڵنیا بوون مانەوەی بەشێکی هێزەکانی ئەمریکای یان بوونی هێزی ئەوروپا لەو ناوچانە تا ئەگەر تورکیا هێرشی کرد و زیان لە سەربازەکانی ئەمریکا بدات ئەوە ئەمان ڕێگر بن ئەمە یەکێکە لە ڕێگەکان بۆ متمانە بە دڵنیاییەکان بەڵام جارێکی تریش دەیڵێمەوە ئەوە شتێکی بنچینەیە کە دانوستانەکان لەسەر ئایندەی سووریا دەستیان پێکرد و تا ئەم ناوچەیە سەقامگیر و پارێزاویش بێت لەڕووی ئاساییشەوە ئەوە پێویستە ئەمریکا پەیمانێک لە تورکیا وەربگرێت کە هێرش ناکاتە سەر ناوچە کوردیەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و داگیریان بکات. هەر پەیمانی تورکیا لێرەدا گرنگە ئەی رووسیا ڕێگە بەوە ئاداکە بۆ نمونە هێزی ئەوروپایی بێن لەو ناوچانەی سووریادا بن یا تەنانەت مانەوەی هێزەکانی ئەمریکاش لەوێ رووسیا لێرەدا ڕۆڵی چی دەبێ بەڕای تۆ ینی ئەو دەزانرێکە لە ئێستادا هەوڕێکی زۆر چڕوپڕەدا بۆ ئەوی تورکیا بەلای خۆیان ڕابکێشێ. بێگومان کارێکی سەختە ڕازی بێت ناتوانم وەڵامی پرسیارەکەت بە ئا یان بە نابدەمەوە جا بەم لادا بێت یان بەو لادا بەڵام پێم وایە بایەخی سەرەکی رووسیا مانەوەی بەشار ئەسەدا سەرۆکی سووریایە لە دەسەڵاتدا و هەروەهاش کۆتایی هێنانە بەو قەیرانانەی سووریا کە مۆسکۆ خۆی ڕۆڵێکی بنەڕەتی تێدا دەژێت ئەمانە بایەخدانە سەرەکیەکەی رووسیان ئەگەر وەک مەزەندەکردنیەک سەیری بکەین و بڵێن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان دڵنیایی لە تورکیا بەدەست هێنا سەبارەت بەوەی خۆی بە دوور بگرێت لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و پاش ئەوەی کوردی سووریاش بتوان بکەونەوە و توێژ لەگەڵ دیمەشقدا بۆ جۆرێک لە چارەسەرکردن ئەوە رووسیاش دەتوانێت ڕۆڵی نێوەنگیر یان ناوبژیکەر ببینێت و لە دانوستانەکاندا پێشم وانە مەرج بێت رووسیا دژی ئەو چارەسەریە بێت لە ئاستی بەرفراواندا بەڵکو پێم وایە ئەوەی تۆ ڕاستە کە رووسیا دژی بوونی هێزە سەربازەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و هەروەهاش دژی ئەوەشە هەسەدە کۆنتڕۆلی بەردەوامی سەرچاو ئابوووریەکانی کردبێت کە زۆر گرنگن بۆ حکوومەتی سووریا وەک کێڵگەکانی نەوت و گاز لە دێرزور بەڵام رووسیا خۆی دوور دەخاتەوە لەو دژایەتی کردنانە لە بەرامبەر ئەگەری ڕێکەوتنی ئاشتی کە مۆسکۆ ڕۆڵی گەورەی تا دەژێڕێت و بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەهێڵێتەوە و کۆنتڕۆلی وڵاتەکەش دەکاتەوە.
لەسەر ئەگەر و نەگەری مانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا پرسیارێکە بێ پێشتر ینی زۆر جار گوێمان لەوە دەبوو ئەگەر بەڕاستم خۆش نەبووایە بەنا ڕاستەوخۆ باز لەوە دەکرا کە پێویستە بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە دەسەڵاتدا نەمێنێ لەو وڵاتەدا. ئێستا چۆنە بۆ ئەمریکا پێدوایە هەر لەسەر ئەو جۆرە ڕوانینەی سوور بێ کە ئەسەد نەمێنێ لە دەسەڵاتدا یا خوشتەکە گۆڕاوە چونکە من لێرە لە هەندێک نێوەندەوە گوێمنەوە بۆ کە ئەگەری ئەوە هەیە هەمان ئەو سیناریۆیی کە لەگەڵ عێراقدا بوو ساڵی 91 کە شەڕی یەکەمی کەندا و دەستی پێکرد سەدام حوسێن مایەوە هەتا ساڵی 2003 ئێستش پێدەچێت ینی شتێک لەو بابەتە هەبێ کە بەشار ئەسەد بۆ ماوەیش کەش بەردەوام بێ ئەمریکا دەوێت بەشار ئەسەد بمێنێتەوە. بەڵێ پێم وایە هەر لە سەرەتای دەستێوەردانی ئەمریکا لە شەڕی ناوخۆی سووریادا تەنانەت لەسەر وەختی سەرۆکایەتەکەی باراک ئۆبامادا کەوتنی بەشار ئەسەد هەرگیز لە ڕێزبەندی پێشەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا نەبووە و وێڕای ئەوەی کاربەدەستان بەردەوام قسە و باسە لەسەر کردووە. ئەگەر هاتبا و خستنی بەشار ئەسەد لە سەرەوەی ڕێزبەندیەکەدا بووایە بۆ کاربەدەستانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە هەر هیچ نەبێت موشکی دژە ئاسمانیان دەدا بە سەر هەڵداوانی سووریا کە هەرگیز ئەمەمان نەکردووە. پێم وایە لە کاتێکدا هێزەکانی سووریای دیموکرات ساتەوەختی خۆی بینیەوە و دەستی کرد بە شکست پێهێنانی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە باکووری سووریا لە ساڵانی 2014 و 2015دا ڕێبازی ئەمریکا وەرچەرخان تەنانەت زیاتریش دوورکەوتەوە لە خستنی بەشار ئەسەد و هەروەهاش لە پشتیوانیکردنی ئەو ئۆپۆزیسیۆنانەش کە بەرامبەر ئەسەد وەستا بوونەوە. زیاتر وەرچەرخانەکە بەو ئاراستەیە بوو پشتیوانیکردنی زیاتری کوردی سووریا لە شەڕەکەیدا لە دژی داعش. پێشم وایە کە سەرۆک ترامپ دەسەڵاتی گرتە دەست خێراترکردن و زیادکردنیەک بۆ ئاراستەیەدا ڕوویدا. بۆ نمونە لەم ماوەی ڕابردوودا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ژمارەیە کۆمەک و یارمەتی سڕ کردووە کە بۆ ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی سەرهەڵداوان بوون لە باکووری ڕۆژئاوای سووریا. ئەو یارمەتیانە گۆڕان بۆ کۆمەککردنی باکووری ڕۆژهاتی سووریا. نازانم تا ئێستا ئەو پارەیە خەرج کراوە یان نا، بەڵام دەزانم کە گۆڕاوە بۆ باکووری ڕۆژهاتی سووریا. دیسانەوە هەر لە ماوەی ڕابردوودا بزانە لە دەرعا لە باشوور چی ڕوویدا. حکوومەتی سووریا چۆتە ناوە بە پشتیوانی رووسیا. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بەر لە دەستپێکردنی ئەو هەڵمەتانە وەک لە راپۆرتە هەواڵەکاندا باسکراوە بەسەر هەڵداوانیان وتووە پشتیوانیان ناکرد. جا هەر بۆیە لەگەڵ ئەوەشدا کە کاربەدەستان لێرە لە واشنگتن بە دڵنیاییەوە ئەسەدیان خۆش ناوێت، سەرۆک ترامپ بە دڵنیاییەوە ئەسەدی خۆش ناوێت، بەڵام جۆرێک پەسەندکردن هەیە ئەویش لەبەر سەرکەوتنی ئایندەی چارەسەریەکی ئاشتیانەیە لەوانەیە لە دەسەڵاتدا بمێنێتەوە. لە ئێستادا قسە و باس هەن لە کۆبوونەوەکەی هەلسنکی نێوان سەرۆک ترامپ و سەرۆکی رووسیادا باس لە ڕیفۆرمی دەستوری سووریا دەکرێت وەک ڕێگە خۆشکردنێک بۆ کردنی هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی لە سووریا لە ساڵی 2021دا. ئەمە ژیانی هەر هیچ نەبێت تا ئەو کاتە بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە. جا هەرچەندە کاربەدەستانی ئەمریکا ئەسەدیان خۆش ناوێت و نیگەرانیشیان هەیە بەرامبەری و لە هەندێک باریشدا وەک بەدکارێک بیری لێ دەکرێتەوە، بەڵام هەروە دێ و ئەو ڕوانینە زیاد دەکات کە بەشار لە دەسەڵاتدا دەمێنێتەوە تا کاتی تاواکردنی ڕێکەوتنی ئاشتی. بەڕای تۆ تورکیا بۆ پرۆسەی ئاشتی قایل لەبێ لە کاتێکە ئەو زۆرێک لە کوردەکان کە بەشداری سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتن بە تێرۆریست ناو دەردەکە. ئەمە ڕەواییەدا بەوەی کە تورکیا ئەو پرۆسە ئاشتێ چاوەڕوان کراوە تێک بدا. بەڵێ بەڕاستیش پێم وایە کەوتوتە سەر سروشتی ئەو ڕێککەوتنەی دێتە ئاراوە. لێرەدا پێویستە پێدا ژمارەیەک هەنگاو بگرێتە بەر تا لە بەردەم تورکیادا جێی پەسەند و بڕوابێت. بۆ نمونە دابڕانی لەگەڵ فەکەکەدا هەرچەندەش کردوێتی، بەڵام پێویستە با شێوەیەکی بەهێزانەتر و ئاشکرایەنەتر وەکەوەی وێنەکانی عەبدوڵڵا ئۆجەلان لابدات و ئەمەشمان لە هەفتەی ڕابردوودا بینی. پەیماندار لەسەر ئەوەی پێدا تەنها سەنگی دەخاتە سەر کاروباری سووریا. جێبەجێکردن و دانانی پێکاتە حکوومەتیەکانی دەسەڵات زیاتر دەدەن بە کۆمەلگا خۆجێیەکان وەک لەو کاربەدەستانەی کە لەگەڵ پێدەدات. ئەمانە بە گشتی ئەو شتانن کە پێویستن پێدە بیان کات. شتێکی تری زۆر گرنگم بیرچوو ئەویش دانانە بەوەی کورد یان با بڵێم ئەو هەرێمە
تێکەڵە نەژادیە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا هاوسۆز دەبێت لەگەڵ دیمەشقدا و بەشێک دەبێت لە حکوومەتی نێوەندی سووریا. ئەمە شتێکی گرنگی سەرەکیە. ئەگەر ئەو مەرجانە جێبەجێ کران ئەوە لەوانەیە تورکیا ڕێگە بدات بە هەبوونی جۆرێک لە خودموختاری کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بە تایبەتیش ئەگەر لەبیرمان بێت لە سەرەتای قەیرانەکەدا بەرلەوەی پەیەدا لە مەیدانەکەدا دەرکێت و بە تایبەتی و بەدڵنیاییش لە شەڕەکانی دژی داعشدا پەیوەندەکانی نێوان پەیەدا و تورکیا وەک پەیوەندەکانی نێوان تورکیا و پەکەکە نەبووە. ساڵح موسلیم سەردانی تورکیای دەکرد و لەوێش خوێندوێتی. پێم وایە بیرۆکەکە لە گەڕانەوەدایە بۆ هەر هیچ نەبێت پەیوەندی کارکردن لە نێوان پەیەدا و تورکیادا و ئەمە شتێکی مەحاڵ نییە و ئەگەری هەیە بەڵام بە دڵنیاییشەوە کاری کردەیە. بابزانین کورد لە سووریادا ئەوان چی دەڵێن. ڕەوشەکە هەر چۆنێک بێ هەر لە دەمێکەوە کورد لە سووریادا باس لەوە دەکەن پیلان هەن دژی ئەزمونونەکەیان وەک دەڵێن هەوڵەکان بۆ لە ناوبردنی ئەزمموی پێکەوە ژیانی ئاشتیانەی پێکاتەکانە لەو ناوچانەی بەڕێوەبەرایەتی خۆجیی خۆیانیان تیادا دامەزراندووە. The model we have established in Rojava is very democratic model and it could be a first model example for the Middle East. ئەو مۆدێلە ئێمە لە ڕۆژاوا دروستمان کرد مۆدلێکی زۆر دموکراسیانەیە دەشێت وەک یەکەم نمونەش بێت بۆ سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەر بەهۆی ئەم مۆدلەی ئێمەشەوەیە دەتوانین پەیوەندەکانی ئێستای نێوان حکوومەتی تورکیا و ڕژیمی سووریا ببینین. تەنانەت ئێرانیەکانیش پشتیوانیان دەکەن. هەر هەمووشیان پێکەوە دەیانەوێت ئەم ئەزمونە بڕوخێنن. نەیانەوێت ببێتە مۆدلێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەموو ئەو پێکاتانەی لەم ئەزمونەدا هەمانن سریانەکان کورد کە دانیشتوی دێرینی ئەو ناوچانن و هەزاران ساڵە دلەوێن عەرەبەکانیش ئەوان دەیانەوێت ئەم مۆدلە بڕوخێنن. جومنی لەشکریش لە منبج ئاگاهی دەدات و دەخوازێت ئەو ئارامی لەو شارەدا هەیە بپارێزرێت نەک وەک دەڵێت تێک بدرێت. هەروەها ئەمەش دەخینە ڕوو تورکیا هەوڵی سەپاندنی سیاسەتەکانی خۆی دەدا لە ناوچەکەدا و هەروەهاش فەرامۆشی باری ئاسایش و سەقامگیری منبیز دەدات. هاوکاتی ئەو پشێوی لە ناوچەکەدا هەیە تورکیا ژمارەیەک ناوچەی باکووری سووریای داگیر کردووە و شەڕ و شۆڕ و کوشتن و ڕفاندن و دەستگیرکردنەکان لەلایەن تورکیاوە دەکرێن لە جەرابلوس و باب و عەزاز و عەفرینیش. دان گوێمان لە نوێنەرانی کوردی سووریا بوو. ئەمانە نیگەرانیەکن لە جێی خۆیاندان. ئەمریکا چەندێک ئەم نیگەرانیانە بە هێند وەرەگرێ. لەو بڕواایەدام و پێشم وایە کار بەدەستانی ئەمریکا نیگەرانیان هەیە سەبارەت بەڕوانینەکانی پەیەدا لەسەر دەستێوەردانەکانی تورکیا و بە تایبەتیش لەوەی پەیوەندی هەیە بە شەڕی دژی داعشەوە. چونکە بەردەوامی شەڕی دژی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لەسەری سەرەوەن ریزبەندی ئەرکەکانی کاربەردەستانی ئەمریکا تەواوکردنی شەڕی دژی داعش و دڵنیابوون لەوەی ئەو ڕێکخراوە تیرۆریستە جارێکی تر سەر هەڵ نادەنەوە جا بۆ ئەوەی ئەوە بکرێت ئەوە پێویست بە هەبوونی هێزەکانی سووریای دیموکراتە. ئەگەر پێدا وەها هەستکات بۆ نمونە بڵێن ڕێگە دەدێت بە تورکیا ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دایک بکات. ئەمە دەبێتە تەگەرە لە بەردەم شەڕی دژی داعشدا. ئەمەمان لە عەفرین بینی وەک شتێکی بەرجەستە کاتێک لە سەرەتاکانی ئەم ساڵدا تورکیا چوو ناو شاری عەفرینەوە شەڕی دژی داعش خاو بووە. جا بۆیە بەبێ هیچ دوو دڵیەک پێم وایە کاربەدەستانی ئەمریکا نیگەرانیەکانی پەیەدا لەسەر تورکیا بە هێند وەردەگرن و بە تایبەتیش ئەوانەی پەیوەندیان بە شەڕی دژی داعشەوە هەیە. بە پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم هەرگیز تۆ وەکو چاودێرێکی ئەمریکایی ئەوە بەبیردا دێ ڕۆژێ لە ڕۆژان ئەمریکا پشت بکاتە ئەو هێزە کوردیەی کە گەورەترین و زۆرترین شەڕی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کرد؟ I really hope not. I can't say one way or the other. I can say that I think بەڕاستی هیوادار وهانە بێت ناتوانم بڵێم چی دەبێت بەڵام دەتوانم بڵێم پێم وایە زۆرێک لە گەورە کاربەدەستانی ئەم بەڕێوەبەرایەتیە کاربەدەستانی لەشکری و سیڤیلیش بە شێوەیەکی تۆکما پشتیوانی لە هەسەدە دەکەن و بڕوایەکی زۆریشان بە ئەرکەکەی هەسەدە هەیە و هاوسۆزیشیان هەیە بۆی ناشخوازن پشتی تێ بکەن بەڵکو دەخوازن ئەمریکا بۆ ماوەیەکی درێژخایەن لە سووریادا بمێنێتەوە وەک پێشتر باسمان کرد بەڵام لێرەدا بڕیاری دوایی لای سەرۆک ترامپە و سەرۆک ترامپ بەردەوام باسی لە کشاندنی هێزە سەربازەکانی ئەمریکا کردووە لە سووریادا ناتوانم بڵم چی ڕوو دەدات بەڵام پێم وانە
بەو شێوەیە بێت تەنانەت ئەگەر ئەمریکا ژمارەی سەربازەکانی لە سووریادا کەم کاتەوە ئەوە کار لەسەر جۆرە ڕێکەوتنێک دەکات یان وڵاتانی کەندا و یانیش ئەوروپا کارەکە لە ئەستۆ دەگرن و یانیش ئەوە تا ڕێکەوتنێک مسۆگەر دەکات بۆ پاراستنی ناوچە کوردیەکان لە هەردوو حکوومەتی تورکیا و سووریا جا پێم وانە ئەوە ڕوو بدات بەڵام بە هەر بارێکیشدا بێت ناتوانێت بگوترێت چی دەبێت ئەی بەڕای تۆ بۆ ئەمریکا و بۆ استراتیژێتی ئەمریکا لەو ناوچەی گیاندا کامیان گرنگترە سەقامگیری لە ناو سووریادا لە هەموو ناوچەکانیدا مەبەستمە یاخو ئەو دۆستایەتی کە هێشتا گومانی لەسەرە لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیادا بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە و بەڕاستیش وەڵامێکی کۆنکرێتیم نییە بەڵام پێم وایە هەردوو لە گرنگی خۆیان هەیە پێشم وایە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەوڵی هاوسەنگی پێشبڕچی ئەم بەرژەوەندیانە دەدات لە کاتێکدا بەشێکی کێشەکە پشبەستنی ئەمریکا بە کوردی سووریا بە هێزەکانی سووریای دیموکراتە کە بەگشتی بەندە بە شەڕی داعشەوە واتە ئەو لە سۆنگەی شەڕی داعشەوە ئێمە دەستمان کرد بە پشتیوانیکردنی پێدە و حەسەدا پێم وایە لە ئێستادا بەرژەوەندیەکە لە هەبوونی جۆرێک لە هاوسەنگیە لە نێوان تورکیا و حەسەدەدا یان کوردی سووریادا بۆ ئەمەش پێویستە چاوەڕوان بین تا ئەو کاتەی بە تەواوەتی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی کۆتایی پێدێت تا بزانین ئەمریکا چوە چرخانێک لە ڕیزبەندی استراتیژیەتەکەیدا دەکات و پێم وایە پاش ئەو کاتە وەڵامی پرسیارەکەت ڕوون دەبێتەوە کە تا چه ئەندازەیەک ئەمریکا پشتیوانی لە کوردی سووریا دەکات یا تا چەندێک درێژە بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ تورکیادا دەدات دەمەوێت ئەوەش بڵێم کەمەرج نییە پەیوەندیەکی دوولایەنەی سنووردار بێت وەک ئەوەی باسمان کرد وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت پشتیوانی کوردی سووریا بکە لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە و ئەو خەڵکەش کە لە باکووری سووریا دەژین لە ڕێی کارکردنەوە لەسەر سەودایە کە ئەو ناوچانە بەشێکن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی نێوەندی بەڵام بە دەسەڵاتی خۆی و توانایی بڕیاردانی خۆییەوە پێم وایە ئەمە چارەسەریەکی هاوسەنگە کە لە یەک کادا بەرژەوەندەکانی کورد لە باکووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە دەپارێزێت و هەروەهاش ئاشتیش دەبێت بۆ تورکیا پێش دەچێت ئەمریکا بۆ ئاراستەیەدا بڕوات بەپێی ئەو زانیاریانەی لە نەخشە ڕێگاکەی منبجدا کە بەم دواییانە ڕاگەیەندا دان هەر وەکو چاودێرێکی ڕەوشی سووریا کە ئاگادارم لەوەی کە زۆر بە وردیش چاودێری دۆسەی کوردەکەی لەو وڵاتەدا کوردەکان دەتوانن خۆیان بەڕێوە بەرن ئەو ئەزمونەی کە ساڵح مسلم باسی کرد ئەزمموی پێکەوە ژیانێکی ئاشکیانە ئەمە چەند گرنگە بۆ سەقامگیری لەو ناوچەیەدا. بەڵێ پێم وایە دەشێت بێ هیچ شەن و چوونێک پێم وایە دەبێت ئەگەر قسە لەگەڵ دانیشتوانی باکووری سووریادا بکەین مەبەستم لە دانیشتوان عەرەبەکەیەتی دەزانی کە خەڵک ڕوانینی جۆراوجۆریان هەیە و هەر کەسەش بێگومان ڕوانینی سیاسیانەی خۆیان هەیە بەگشتی خەڵک هیچ کێشەیەکیان لەگەڵ فەرمانڕەوایەتی کوردانیە هەرچەندە هەندێک ڕای جیاوازیش هەن بەڵام بەگشتی ئەگەر لە ناوچە کوردیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بژی لەژێر سای پێدە و بەڕێوەبەرەتی خۆجێی خزمەت گوزاریەکان دابین کراون تا ئەندازەیەکی باش ئازادی تاکە کەس هەیە چیت دەوێت دەتوانیت بیپۆشی ینی وەک ئەزمموی ژێردەستی داعش نییە لە ڕووی فەرمانڕەوایەتیشەوە تا ئەندازەیەکی زۆر کەم دۆسیی بەشداریکردن هەیە لە بەڕێوەبردندا پێم وایە مانەوەی دێشخایانی فەرمانڕەوایەتی کورد لە باکووری سووریا بە شێوەیەکی بەرچاو دەکەوێتە سەر ئەوەی تا چه ئەندازەیەک ئەو بەڕێوەبەرایەتیە دەبێتە دیموکراتی پێدا زۆر قسە لەسەر سیستمی دیموکراتی دەکات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەڵام بەهۆی ڕەوشی شەڕەوە شەڕ لەگەڵ داعش و هەڕەشە و مەترسێ دەرەشیەکانیش نەیتوانیوە زۆرێک لە بەشەکانی ئەو بەرنامانەی باسی دەکەن بەجێ بگێن بەڵام بەڕاستیش بڵێم ئەگەر ئەوانە جێبەجێ بکەن ئەوە دەتوانێت پشتیوانیەکی زۆری خەڵک بەدەست بێنن عەرەب و تورکمان و سیریانەکان و تادوایی بەخشە کاتم نەما زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەی چاوی واشنگتن سپاس دەکەم تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.